هەر شەپۆلێکی بەفربارین ئێرە پڕ دەکات لە گەشتیار. چیای کۆڕاک لە گەڵاتنی ژمارە زۆری گەشتیار بازاڕی کاسبکارانیشی گەرمتر دەکات. زوومی کامیراکەی بۆتە سەرچاوەی بژێوی ژیانی. مەولان فۆتۆگرافەرێکی کۆنی ناوچەکەیە، ماوەی 7 ساڵە لە وەرزی بەفربارین چیای کۆڕک بۆتە شوێنی کار و خولیاکەی. وێنەکانی لە ماوەی چەند خولەکێکدا چاپ دەکات، ئەوەش کاری بۆ ئەو گەشتیاران ئاسانتر کردووە. ساڵ هێشتاونەوە دەستم بە ڕسم گرتن کرد لە بێخاڵ. ماوەی زۆر لە بێخاڵ تەسویرم کرد و ڕسم ئەو کات ئەچوین لە هەولێرە بن شوژباوە دوایی دەنیناوە خەڵکمەداوە. بەفر هەبی قەرەباڵغی هەبی لێرە زیاتر یان نەکەرە من ینی ئیشکردانی لێرە پێوا خۆم زیاتر لە لەوانەیە مەسەگەر قەرەباڵغ بی زیاتر لە 100 کەس بێت لێرانە ئیش بکە نانەکەی پێوە بخوا. زۆرترینی گەشتیاران لە ڕێگەی سمارتفۆنەکانیانەوە دیمەنی گەشتەکانیان تۆمار دەکەن. هێشتا بەشی ئەوەش ماون پشت بە تواناوبینینی فۆتۆگرافەران ببەستن. هاتین بۆ ناو بەفر بۆ شەڕە بەفر هاتین جەوێ بگۆڕین لەگەڵ هاوڕێکانمان کاتی خۆش بەسەر بەرین بۆ وێنەگردونش هاتوینە وێنەشت بگرین لێرە بمێنێتەوە بۆ یادگاری. ئێمە زیاتر لێرە بە کامێرە بۆ فۆتۆگرافەرەکان وێنە ئەگرین چونکە ئەو زیاتر ئەزانێت جوانترین شێوە دەرمانەکە وەک لەوەی خۆمان بە موبایل بیگرین. سەرلای بوونی موبایلی پێشکەوت و سمارتفۆن زیاتر هەیە بەس هەرچەندە ئەو کامیرانە ئێژدیترن و سافترە وێنەکانیان هەرچەندە ئەمانش دەبینێتەوە وەک یادگاریەک ئەتوانی هەلگری بۆک ئەلبومێک هەڵی بگرین بۆ یادگاری لای خۆمان. بەس هەرچەندە موبایلەکە چەندە زۆر بووە یعنی لە تام دەرچووە بەس شێ کامیراکە ماوەتەوە ئەمێتەوە وەک یادگاری بۆمان. گەشتی وەرزی زستانە بۆتە کللتور و ناوچەکە پەرەسەندنی خێرای گەشتیاری بەفری تێدا لە گەشەدایە. تەنیا ئێرە هەینی هەفتەی ڕابردوو 8,000 گەشتیار سەردانی کردووە و تەنیا 6,500 کەس توانیوێتی پێی بگات چونکە تواناکانی سنووردارن و لەسەری ساڵیشەوە تاکو ئێستا گەشت و گوزاری سۆران دەڵێ زیاتر لە 7,000 گەشتیار سەردانی کۆی ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکەی کردووە. تەیفور محەممەد کوردستان 24 چیای کۆڕک ڕواندز.